بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگی بەهێزبوونی یەکێتی لە بەغدا تا چەندە یەکێتی بەهێز بێت لە بەغدا دەتوانێت دەسەبەری مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و بە تایبەت لەم بەرگەیەدا گفتوگۆ دەکەین لە بەشداری چالاکانی ژنان لە نێو لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و ژنان تا چەندە لە پرۆسی سیاسیدا دەتوانن چالاک بن بەهێز بن کاریگەر بن ڕۆڵی کارایانە بێ گفتوگوین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕۆژگەر ئەحمەد کاندیدی ژمارە 36 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. دکتۆر سڵاوت لێبێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان پێوان بڵێ وەکو ژنێکی چالاک و کاریگەر دەتانەوێ لە بەغدا چی بکەن چەندە بەشداری ئێوەی ژنان دەتوانێت ڕۆڵی گرنگ و کارا بکێڕێت لە پرۆسی سیاسیدا. سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش کاگرانکۆ سڵاو لە بینێرە بەڕێزەکانی کورتسات نیوز. بەنسبەت بەشداری چالاکانی ژنانەوە طبعاً ژن لە کووردا هەمیشە لە پرۆسی سیاسیدا چالاک بووە، هەمیشە وجود و تەواجودی هەبووە. ئەوەی کە گرنگیشە ئێمە دەزانین ئێمە ئەمڕۆ لە عێراقێکی فیدرالدا دەژین کە دەستوری عێراقی مبنیە لەسەر بنەماکانی دیموکراسیەت و ئێمە ناکرێت نە لە هەرێمی کوردستان و نە لە عێراق و نە لە هیچ شوێنێکی جیهاندا باز لە پرۆسەیەکی دیموکراسی تەواو بکەین، باز لە دیموکراسیەتی تەواو بکەین بەبێ بوونی ژن. بوونی ژنێکێکە لە پایە هەر گرنگەکانی بوونی ژن لە پرۆسەی سیاسیدا بەدڵنیایەوەیەکێکە لە پایە گرنگەکانی دیموکراسیەت. بۆیە لەگەڵ دیموکراسی ئەمە هەمیشە دەبێت بەشداری چالاکانی ژنانمان هەبێت هەر لەو ڕوانگەیەشەوە یەکێتی نیشتیمانی وەکو چۆن هەر لە سەرەتای دروستبوونیەوە و تا ئەمڕۆژ و بۆ داهاتوش هەمیشە ژنان ڕۆڵ و پێگەیەکی گرنگیان هەبووە هەم لە خەباتی سیاسی هەم لە خەباتی چەکداری و هەمیش لە ناو حکوومەت و لەو وێزگانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی تێدا هەبووە. یەکێتی نیشتیمانی هەمیشە پاڵپشتێکی و داکۆکێکی سەرکی مافەکانی ژنان بووە کەەوە جێ خۆشحاڵیە ئێمە دەتوانین خۆمان ئێستا لە ناو ئەو لیستەدا ببینەوە لەبەرەوەی کە دەزانین یەکێتی نیشتیمانی بە دڵنیاییەوە پاڵپشتی توانستەکانی ژنانە پاڵپشتی بەهرەکانی ژنانە و خۆشمان لە ناو یەکێتی نیشتیمانیدا دەبینینەوە. باشە دکتۆر وەکو دەزانین سیستەمێکەیە سیستمی کۆتا ئێمە باز لە یەکسانی ژنان و پیاوان دەکەین یەکسانی ئەوان لە بەشداری سیاسی و یەکسانی ئەوان لە هەوڵدانیان بۆ بەڵێن بەدەستێنانی پۆستەکان سیستەمێکەیە سیستەمی کۆتا یعنی ئەوەی کە هەندێک هاوکاری تێدایە بۆ ژنان ینی ڕەچاوکردنی دۆخی ژنانە تۆ لەگەڵ ئەم سیستەمە دایت یان لەگەڵ ئەوە دایت ژنان بە حەقی خۆیان بتوانن لە پۆستەکاندا جێگەی خۆیان بکەنەوە. دەست خۆش کاگەڕانکۆ پرسیارێکە لە جێ خۆیەتی و هەمیشە پرسیارەشم لێ دەکرێت وەکو ژنێک. بەڕای من ژن تەمان سیستمی کۆتا زیاتر بوو ئەوەیە کە لە وڵاتە دیموکراسیەکاندا جێگەی ژن بێتەوە ئەوە زیاتر بۆ وڵاتانی جیهانی سێمە دەکرێت بڵێن لە خۆر هەڵاتی ناوەڕاست نابێت سیستمی کۆتان نەبێت و لە عێراق بەگشتی ژن بەبێت سیستمی کۆتا قورسە بچێتە ناو کای سیاسی و هەروەها حکومڕانیەوە. بەڵام بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد لەگەڵ سیستمی کۆتانی وەکو خۆدی خۆم پێم وایە کە ئێمە باو باپیرانی ئێمە پیاوانی ئێمە هەمیشە متمانیان بە توانەکانی ژن بووە. ژن پێویستی بە سیستمی کۆتان نەبووە. ئێمە چەندین ناوی جوانمان هەیە لە خەبات و لە حکومڕانی کووردا لە دێر زەمانەوە تا ئەمڕۆ ئێمە خانزادی میری سۆرانمان هەیە ئێمە مەستوری ئەردەڵانمان هەیە ئێمە عادی لە خانممان هەیە هیوادارم هیچ ناوێکم بیر نەچێت سەدان و هەزاران ناوی ترمان هەیە ئێمە دایکی ئەم نیشتیمانە هێرۆخانمان هەیە. ئەوانە دایکانی ئێمە بوون لە مێژووی سیاسی و خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلی کووردا و لە حکومڕانیشدا ڕۆڵی بەرچاویان هەبووە. بۆیە باو باپیرانی ئێمە کورد نەتەوەیەکە کە هەمیشە متمانی بە توانستی ژنانە. من ئێستاش لەو مەرحەلەی کە ئێستا لەم قۆناغەکە منی تێدام ئەوەندەی پاڵپشت دەکرم لەلایەن پیاوەکانەوە لەلایەن باوکم و براکانم و هاوڕێکانم و برا پێشمەرگەکانم و لەلایەن سەرۆکی خێزانەکان و لە ناوچە کۆمەڵایەتیەکان و خۆشبەختانە زۆربەی زۆری ئەو لادیانی کە ئێمە بۆی دەچین باوەڕکە دڵ ئێمە متمانەمان بە توانای ژنە. پێمان وایە ژن دڵسۆزە چونکە ژن دایکە
کەواتە ژن دەتوانێت ڕۆڵێکی ئەو ڕۆڵە دایکایەتی هەستە دایکایەتی کە هەیەی لە ماڵەوە دەتوانێت بیگوازێتەوە بۆ هەر وێزگیەکی ترکە ڕۆڵی تێدا دەبینێت و ئەوەش هەستی پێدەکرێت لەلایەن کەسوکار و لەلایەن باوکان و لەلایەن براکان و لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە جێ خۆشحاڵیە بۆیە من بە پشتبەستن بەوەی کە لە ناو کۆمەڵگەی کوردیدا هەم لە مێژوودا ئەوەی کە هەبووە و هەمیش ئەوەی کە ئێستا پاڵپشتێکی زۆر گەورەمان هەیە لەلایەن پیاوانەوە دەڵم ژنی کورد پێویستی بە سیستمی کۆتانیە پیاوی کورد باوکی کورد باپیرەی کورد باوەڕی بە توانستی کچوو ژنەکان هەیە و دڵنیاشم پاڵپشت دەبن و لە جێی بۆ ئەو تموحێکی ئێمە هەمانە لە پاڵپشتی لەیان دۆزیمانەتەوە و لەگەڵمانن بۆیە سیستمی کۆتا دەکرێت بۆ باقی ناوچەکانی تری عراق زۆر زەڕور بێت بەڵام بۆ هەرێمی کوردستان من بە زۆروری نبینم خەڵک ئەوڕۆ چاوی لە ژنانی ئازا و بەتوانە و لێ هاتووە جیاوازی ناکات لە نێوان ژن و لە نێوان پیا و چۆن لە کۆمەڵگەی کوردیدا باوکو براکانی ئێمە جیاوازی ناکەن لە نێوان توانستی کوڕ و کچەکانیاندا بە هەمان چاوسەیری ئێمەش دەکەن ئێستا لەم پرۆسەیەدا. باشە دکتۆر زۆر جار بەربژێرە خانمەکان هەر نەک لەم خولە ینی لە خولەکانی ڕابردوش لە هەموو تەنانەت بۆ پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکان لە کوردستانیش ینی زۆر جار گلەی ئەوە دەکرێت ژنان کەمتر متمانە دەدەن بە ژنان ئەوەندەی بۆ نمونە پیاوان متمانە دەدەن بە خانمان یان بە پێچەوانەشەوە بە بڕوای تۆ ئایم قسەیە ئەسڵۆساسی هەیە واگەر ئەسڵۆساسیە بۆچی وایە بە بڕوای تۆ؟ ئەوە بە بڕوای من لەوە سەرچاوە دەگرێت تەمان ژنان باوەڕیان بە متمانی یەکتریە باوەڕیان بە ژنەکانە باوەڕیان بە توانستی یەکتریە بەڵام جارێکی تر ئەوەیە لەو هەستەوە لەوانەیە بێت کە ژنی کورد فێر نەکراوە جیاوازی لە نێوان ژن هەیە و پیاو هەیە ژنی کورد بە دوای ئەودا دەگەڕێت کەسێک دەنگی ئەو بێ ئەنجا لە ژنەکەدا دۆزیەوە لەگەڵ ژنەکەیە لە پیاوەکەدا کەسێکی دۆزیەوە لە کاندیدێکی پیاودا ئەوەی دۆزیەوە کە دەنگی ئەو دەبێت لەگەڵ ئەوە بۆیە ژنی کورد فێری جیاوازی ڕەگەزی نەکراوە جیاوازی ڕەگەزی چۆن لە ناو شریعەتی ئیسلامی خی گەورە جیاوازی نەکردووە و ئەو ئاینێکی ئێمە باوەڕمان پێکە ئاینی ئیسلامە جیاوازی ناکە لە نێوان ژن و پیاودەوە بە باشترین شێواز دەستەبەری مافەکانی ژنانی کردووە بە هەمان شێواز لە کۆمەڵگەی کوردیشدا ئەوە ڕنگدانەوەی هەبووە بۆیە ژن متمانە دەکات بۆ کەسێکە باوەڕی پێێتی چی فەرقی نییە ژن بێ یاخود پیاو بێ هەر لەو هەستەشەوە پێم وایە جیاوازی ناکرێت تەنانەت لە پاڵپشتێکەدا چۆن پیاوان متمانیان بە ئێمە لاوانێ ژنانێکیش هەبن متمانیان بە توانستی کایەکە بێت و ئەوە شتێکی ینی لەو ئەوە هاتووە. باشە دکتۆر بچیتە بەغدا لەوێ چی دەکەی بۆ ژنان؟ ئایا ینی جیاواز کار دەکەی بڵێ ئەم کارم تەنا بۆ ژنان و خانمانە بێ یان بێ جیاوازی کار دەکەی دەتوانن لەوێ چی بکەن بۆ خانمان؟ بەدڵنیایە بێ جیاوازی کار دەکەم بێ جیاوازی کار دەکەم پارێزەری هەمیشەوە ئەوە دەڵێم هەر کەسە لە بوارێکدا توانستی هەیە دکتۆر ڕۆژگاریش کە هەڵگیری بە ڕۆنامەی دکتۆرای لە یاسای دەستوری بە بێ جیاوازی لە هەر شوێنێک لە هەر سوچێک لە هەر ئەلفواوێک لە هەر سوچێکی یاساکاندا ببینین پێشێلکاری مافی هاوڵاتیان دەکرێت بەگشتی دڵنیا بن لەوە کە ناهێڵین کە بەسەرماندا تێناپەڕێت و لە شوێ مافی هاوڵاتیان پێشێل بکرێت ئێمە لەوێ قەڵغانێک دەبین بۆیان و هەوڵ دەدەین کە داکۆکیکاری مافەکانیان بین وە بە حکمیەوەی کە ئێمە ژنیشین بەدڵنیاییەوە باشتر لە معانات و لە ئازارەکانی ژن و لەو جیاوازیانەی کە بەرامبەر بە ژن دەکرێت تێدەگەین و دەزانین کە ئێمە دەستورێکمان هەیە دەستوری عراقیە دەستوری عراقی هەر لە مادەکانی سەرەتا دەستورێکە سەرڕای ئەوەی کە مەبنیە لەسەر بنەماکانی دیموکراسیت و مەبنیە لەسەر مەبادیەکانی شریعەتی ئیسلامی بۆیە هەر یاسایەکە بێت پێشێلکاری بەرامبەر بە مافی ژنان بکات جیاوازی لە نێوان ژنان و پیاواندا دروست کات بە شێوازێک کە پێچەوانە بێت لەسەر ئەو لەگەڵ ئەو بنەمانەی کە دەستوری عراقی لەسەر بنیادراوە دڵنیا بن لەوەی کە ئێمە ناهێڵین تێپەڕ بێت و ئەوەی لە تواناماندا هەبێت دەکەین بۆ ئەوەی کە ژنان هاوشێوەی پیاوان خوشکان هاوشێوی باوکو برا و فیئەکانی تر مافیان زامن بێت و نەهێڵین نائەدالەتی و نایەکسانی ڕووبدات ئەوە ئەرکی ئێمەیە مەسئولیەتێکی زیاترە لەسەر شانمان وەکو ژن بەڵام کاری سەرەکیشمان کاری تاکەکارمان تەنها ژنان نابێت بەڵکو وەکو ژنێک کار لەسەر پرسی ژن و هەروەها لەسەر پرسی لەسەر سەرجەم پرسەکانی تر مافی منداڵان مافی پێشمەرگەکان تر هەر فیئێک با جێنە هێڵم گرنگ ئەوەیە پرسە دەستوریەکان و پرسە یاسایەکان لە هەر شوێنێک لە هەر یاسایەکدا
پێشەیلی مافی هەر چینێک بکرێت ئێمە لەوێ دەبین و لە پێشەنگیشاندا لە مافەکانی ژنان لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەرفەت دراوە بە ژنان ڕۆڵی خۆیان بگێڕن بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت بڵێم ناڵم تاکە حیزبە ناڵم تاکە پارتی سیاسیە بەڵام دیارترین پارتی سیاسیە کە هەر لە سەرەتایی دروستبوونیەوە هەتا ئێستاش ژنان ڕۆڵێکی سەرەکییان هەیە بە فعلی ڕۆڵیان هەیە وەکو سیناریۆ ناوەکو ئەوە ناکە تەنها بۆ جیهانی بە جیهانی دەرەوەی بڵێن فەرمووی ئێمە ژنمان هەیە و بەشدارە بە شێوازێکی چالاک لە حکومڕانیدا لە دابەشکردنی پۆستەکاندا لە کاتێکە یەکێتی نیشتیمانی هەموو لە هەر کاتێک کە تەشکیلی حکوومەت دەکرێت سیر دەکەین زۆر بە چالاکانە ڕۆڵی ژن لە بەرچاو گیراوە وەزیرمان هەیە ئەندام پەرلەمانمان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی وەرگرت سەرۆکی پەرلەمانەکەی دا بچێت دای بە ژنێک وەزیرەکەی داوە بچێت داوێتی بە ژن سەرۆکی دەستەکانمان ژنە سەرۆکی زانکۆکانمان ژنە ڕاگیری کۆلێژەکانمان ژنە بەڕێوبەرەکانمان ژنن پارێزگار ژنە تەنانەت پارێزگاری ژنمان هەیە پارێزگاری ژنمان هەیە ئەوانە پێمان دەڵێن کە ئایا بە فعلی یەکێتی نیشتیمانی چەند متمانەی بەتوانای ژنە بۆیە خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەگەر ئەو پەیامە بۆ ژنان بێت ئەگەر ژنان چاویان لەوە بێت کە یەکێتی نیشتیمانی متمانەی بەتوانەکانی ئەوان بشوێنیان بکاتەوە پێیان دەڵێم سەیرێکی ڕابردوو بکەن سیر بکەم زانن ژنان لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا چ پێگەیەکیان پێدراوە چ لە ڕووی سیاسی یاخود لە حکومڕانیدا ژنان بەشداری فعلین بەشداری جارێکتر دێڵم بە شێوازێکی فعلی بەشدارن کەواتە ئەوە هەستێکی متمانەبوونی بەهێز بە ئێمە دەبەخشێت کە پارتەکەی ئێمە حەزبەکەی ئێمە لەگەڵ توانستی ئێمە ژنە و ئێمە جێمان دەبێتەوە و ئێمە نەک جێمان دەبێت و ئێمە پێشەنگین لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا و خۆمان لێرەدا دەبینینەوە دکتۆر دواپرسیارم چی بە دەنگدەرەکان تەڵی ئەوانەی بەنیازن دەنگ بە تۆ بدەن چۆن مامەڵاکی لەگەڵ متمانەکەی ئێواندا وەچی بۆ ئەناڵێک کێسە بینەرمان و بڕیارەنداوە دەنگ نەدەن یان دەنگ بە یەکێتی نەدەن بەر لە هەموو شتێک بە پرسیارەکەم ئاراستەی وتەکەم ئاراستەی و کەسانە بێ کە دەنگ نادەن پێیان دەڵێن پێش هەموو شتێک دەنگدان مافێکی سەرەکی تۆیە لە دەستوری عراقیدا چەسپێنراوە مافی تۆیە کەسپی ئەوە نییە تۆ داوای بکەیت بەڵکو مافی سەرەکی تۆیە و دڵنیا بە لەوەی کە خەباتێکی زۆر کراوە چەندان کەس چەندان شەهید و قوربانی دراوە هەموو بزوتنەوە ڕزگاری خوازەکانی گەلی کورد بۆ ئەوە بووە کە کورد بتوانێت بە فعلی مافی دەنگدانی هەبێت خۆی بەشدار بێت لە پرۆسەی دەنگدان و حکومڕانیدا بۆیە تکایە نەکەی ئەو مافە لە دەستی خۆت بدەیت نەکەی ئەو مافە لە دەست خۆت بڕۆ دەنگ بدە پێش هەموو شتێک دواتر دەنگ بدە بەو حزبەی کە لە ڕاستیدا و بە فعلی دەنگی تۆ دەبێت و هێزی تۆ دەبێت لە بەغدا داکۆکیکاری مافە دەستوریەکانت بووە وە دەشبێت کە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە بینیمانە لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان سەلماندوویەتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە تەنازول لە زۆر شت کراوە تەنها لە پێناوی مافی هاوڵاتیاندا بۆیە بە دەنگی ئێوە هێز ببەخشنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیا بن هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگی ئێوەیە هێزی ئێوەیە دەنگی ئێوەیە و قەڵغانی مافەکانتان دەبێ و دکتۆرە ڕۆژگاریش و کاندیدی ژمارە 36 کە هەڵگیری بڕوانامەی دکتۆرای لە یاسای دەستور دڵنیا بن بەرپرسیارەتێکی زۆر گەورە لە سەرشانی خۆم دەبینم کە هەڵگیری بڕوانامەی دکتۆرام لە یاسای دەستور کەواتە من بە هاوڵاتیان دەڵم من قەڵغانی مافە دەستوریەکانتان دەبم تکا دەکەم متمانەمان پێ بکەن متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و متمانە بە توانستی دایک و خوشکانتان بکەن هەڵگیری ئەو متمانەیە دەبین بە بەرپرسیارەتی سەرشانمان دەزانین و پێشەنگ دەبین لە داکۆکیکردن لە سەرجەم مافە دەستوریەکانی سەرجەم چینی توێژەکان و لە پێشەنگیشاندا مافەکانی ژنان وەکو ژنێک بەڕێز دکتۆر ڕۆژگار ئەحمەد کاندیدی ژمارە 36 لە بازنەی سلێمانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان بە هیوای سەرکەوتنە بە هیوای ئەوەی لە بەغدا ببینینەوە